عزيزەکەم منت خستنەوە ئەم گێژاوە بۆچی هۆگری خۆتت کردم بۆچی بۆچی بۆ ئێستاش چاوەڕێم بیتەوە هەر وەکو جاران بتبینمەوە چرخی زەمان تۆی بۆ کوێ برد و وەرەوە گیانەکەی من زووەرەوە هەنار چییە؟ نهێنیەک هەیە دەمێکە دەمەوێت بۆت باس بکەم بەڕێزم هیچ نهێنیەکم نییە؟ چیرۆکێکی نەبیستراو هەیە بۆتە گرێ لە سەر دڵم زۆر دەمێکە دەمەوێت بتبینەوە بۆت باس بکەم پەلە چییە؟ ئەوە ئاخر امتحانیشمان کردەوە مانگەش کەعبای تەخەڕوجی ژەبەر دەکەی تەواو ژیانەکەم ئیدی من دێمە داوات بەڵام مەرۆکو پێم وتی من ئیتر ناتوانم ئەو مەسەلەی لە باوکم شارمەوە تکایە پەلە بکە کوڕەکە سێ مانگە ئەیناسم لە کۆلێژ لەگەڵمایە بەڵام شتەکە ئاواهی نییە یعنی چوونە دەرەوە ئەو شتانەمان نەبووە پێشی وتومیێتە داوام باشە لۆ نایە باشە ژیانەکەم لەگەڵ یان قسە دەکەم و خەبەر دەدەمەوە پێت دەڵێم بڕۆ دەرێ مامە تۆزە هێمن بەوە نەچێ دەرێ پۆلیس بۆ بانگ دەکەم قۆر بەسب دەکەم ها مامە گیان خۆ دەزانی منە نارم خۆشەوێ کوردەرە بڕۆ دەرێ ئەمن کو لە جێیەکیش دەکەم کە جادویان لێ کردیمە لە سەخۆ سەفین بابەکەم لە سەخۆ ئێخۆ بابەکە جادووی لێ نەکردی بەیانی باش تاگەڕف بەیانی باش کاک سەفین بەخێر بێ سەر چاو سپاس سەعاد وعدی خۆت بووی لەسەر بەڵێنی خۆمانین قسە چی بکەین دەین نەزیێ هەر داخراوە بەس بزانم بۆ تەلەفۆنە داخستۆ تۆ لە بەیانیەوە چەند تەلەفۆن بکەم عاقل جان چۆنی باش پرسیارێک نازانی بۆ ماڵە درگا ناکەنەوە ئەو ماوەیەکە لێرە باڵیان کردووە نەماوە لێرە باشە دەست خۆش بێ باریان کردووە یعنی چی جوابی تەلەفۆنەکانیشم نایتەوە هۆشنگ باوەڕ ناکەم چۆن شتی وا لەگەڵ منەکەی سەکەم خێرە وازوو گەڕایەوە هیچ نەبوو باوکە جان بەس ویستم بزانیت کە هاتوومەتەوە ماڵەوە تاو ئێستا ژەچم بۆ ژوورەکەی خۆم ئیسراحەت دەکەم بڕۆ کچە بڕۆ لا حول ولا قوة إلا بالله هەنار خان فەرمە ڕاستی شتێکێ دەمەوێت پێ بڵێ هەر ئەو دوو سێ ڕۆژەیە دێمە کۆمپات ئێ بۆ تۆ لە ئیش نەدەگەڕای با ئەی چە ئەم تۆ جادوت لە من کردیە من هەزار جار داوای لێبوردنم لە تۆ کرد یعنی ئەتۆ ئەوەندە دڵڕەقی ئەمن دڵڕەق نیم بەڵام هەر جارێک بۆچی بەبیرم دێتەوە هەموو شتێک لە پێش چاوم ڕەش دەبێت سیر کە کاک سەفین باوکم ئێستا پێویستی بە ژمێریارە تێدەگەی ئێمە پێویستمان بە کەسێکە کە جێی سیقەی بێ بۆی کە کۆمپانیاکەمان خەریکە دەشێوێ لێم تێدەگەی دەڵم چە
بەڵێ لێک تێدەگەم باشە پێم بڵێ کۆمپانیایەکەین گۆ دە بە گارە نازانم ئەو کوڕا سەرباز چێ سەرباز خۆشەویستم بوو بەس دەڵێم خۆشەویستم بوو دواتر ئەوەی کە زانین داوێن پیسە و ئەو شتانە وازم لە هینە ئێستاش خۆشت دەوێ نا پێم خۆشە چۆر بووم و نەیبینم ئەوجا پێم بڵە دێیان نا نازانم بەزە من یەک شتی بە تۆ دەڵم باوکم زۆر یارمەتیت دەدا باوکم کەسێکی زۆر بەڕێز و باشە یارمەتیت دەدا زیاتر سەرکەوی ئێستا پێم بڵە دێیان نا باشە مادەم وایە لە بەیانی و دەست بەکار دەبە سپاس چاوەڕێت خوای جان ئەو تەلەفۆنە ناکەیەوە ئای خوددا من کچێکم لە ژیانمدا خۆشەویستیم نەکردبوو ئەگەر بمزانی بەیە خۆشەویستی وا بە ئازارە قەت نەمدەکرد خوای جان فریام بکەوە ئاخر کەسێکی پاچی وەکو من کە تا ئێستا هیچ هەڵەیەکم نەکردبوو بۆ دەبێ بەم شێوەیە غەدرم لێ بکرێت خیانەتم لێ بکرێت دەستم ببڕدرێت خوددایە لێت دەپارێمەوە لەنا ئەو جێژاوە دەرم بێنە ليلى سكر فەرموو باوکە جان وصلتيها يا مجنونة فەرموو كتاك بخير وها مشوشي سهل قريب نا باوکە جان هیچ نییە اشتكي لومي باس كم بارتم دي باوکە ئەمڕۆ دیسان درۆم لەگەڵ کردی من نەڕۆشتم بۆ لای هاوڕێکەم بەڵکو چوون بۆ ماڵی شوي بمالي تشي لومي باسكا چوون بۆ ماڵی هۆشنگ هاوێ قرار ببێتە داوام اي باشا لبرت ستشو مالي وان باوکە جان چوون پێی بڵم کە باوکم ڕازیە بێتە داوام بەڵام کە چوون چیم بینی ماڵیان باری کردبوو خۆش دەزانین لە بەیانیەوە جوابی تەلەفۆنەکانیشم نهاتەوە لا باشا ما قري لا سخوبة باشا لكلية برادرك دوستك كسك نية بيناسي اقداري بيدا تشيا باوکە جان خۆ دەزانین داوامی کۆلێژمان تەواو بووە لە هەرچێش پرسیارم کە دەڵێ هەواڵی نازانم لا باشا دي لو زيادة ازاري خود مدار ولا كسيكو ولا دانشا ولا دانشا باوکە من تازە و کوڕم ناوێتەوە تازە و خیانەتی کرد باوکە باوك يا اخو امن بوي نالم خيانات بوي دلم قسمت ليلى بابك يا اخو بو خداي اگر خوا لشتك قلمي لينا دابي قد دابي با خداي اگر هشت شيش ويستي خوای لسربي هم او دنيا برقاري بيتو هذا بيتن لو يرزاد لي لك اون دا ازاري خود مدى حسب برو دم ساي خوش باشك سكينن اگر بيتو امجاري كاني بابي شد بوردي زيب زيب كي او قد شي هلانا نابي باوکە جان زۆر داوای لێبوردنەکەم من وامزانی کوڕێکی پاکە نەمزانی دەستمە بڕێت بەڵام بەڵێنە پێیان ئیتر هەڵی وا دووبارە ناکەمەوە ليلى عشق اشتكي زور بيروزا بس بداخة ولوسة لما عشقي باب نابينو هستا كسيكم هستا برد مثال بشو سياتر ازاري خون ندا هستا دي باشە باوکە جان بابا يا الله ولا لەبیر نەکەیت بەیانی دێم بە دواتدا زۆر باشە خواحافیز خواگەدارت بی خواحافیز چۆنی براکەم فەرموو ئەتوانم تۆزە لە کاتە بگرم ئەتو چی دەکەی لە پێشمامان
ئەتوانم بچی ناو سیارەکەەوە تۆزە قسە بکەین؟ هەریشە کتێ دەتوانێت لێکوانە پێم بڵێ چلەکە لێکوانە سپاس. پرسیارێکمەیە. فەرموو تۆ لە کۆمپانیەکەی باوکی هێنارە ئیشەکەی؟ من کار ناکەم بەڵام بە تەمام. ئەی چ پەیوەندێکیە لە بینتان؟ بە تۆ چی؟ ئەی بۆ لەگەڵەوە هاتوچۆوەکەی؟ ئەم دەتوانی بە خۆت ڕوونکردنەوە بۆ بدا. ئەو خۆشەویستی منە لە بیری مەکە. بەڕێز پێم گوتی بە هەنار بڵێ با بە خۆی ڕوونکردنەوەت لەو بدا. ئەی بۆ لەگەڵەوە هاتوچۆوەکەی؟ لەبەرچی لۆ یعنی ئەگەر کچ و کوڕەک پێکەوە ببینرێن خۆشەویستی یەکترن؟ یعنی خۆش ناوێت؟ نەخێر ئەکید؟ نەخێر خۆشم ناوێت. ئەکید؟ باڵێ بەڵێ ئەکید. ئەم هەواڵم بەدڵە. اینجا تۆ چاکەیە لەگەڵم برای خۆتا بکە. سپاس دەکەم. چاکەی چی؟ ئەتوانی پیاوەتێکم لەگەڵا بکەیت. چ پیاوەتێک؟ من هەنارم لە گلێنەی چاوم زیاتر خۆشەوێ. بەهۆی ئەوەی کەوا من دڵم شکاندووە خیانەتم لێ کردووە. ئەو چاکەیەم لەگەڵا بکە پێی بڵێ سەرباز تۆی زۆر خۆشەوێ. وعد بێت لە ژیانمە هەڵەی وا دووبارە نەکەمەوە بەس ئەو پیاوەتیم لەگەڵا بکە پێی بڵێ سەرباز بۆ تۆ ئەمرێت ئەوەندەم خۆشەوێ. لە بیری ناکەم ئەو پیاوەتێت ئەگەر بۆم بکەیت مەمنونتە بم. باشە پێی دەڵێم. بەجددی پێی دەڵێ؟ بەڵێ پێی دەڵێم. بەجددیتە؟ بەڵێ من چاوەڕێتەکەم. مادام کەوایە ئەو پیاوەتی لەگەڵم دەکەی ئەوە نە پیاوێکی مەردەرچووی من کارتەکەی خۆم تەدەمێ. چاوەڕێی پەیوەندی جەنابتە بە. سپاس دەکەم ئەگەر پەیوەندی پێ بکەیت. جەنابت زۆر پیاوەتی لەگەڵم هەیە. سپاس دەکەم چاوەڕێی پەیوەندیتە. زۆر سپاس. خۆشحاڵ بوو. مانجی ئەو لای $800 سەرف کرایە تا ئەو مانگەی کە ئەوش 850 ئەو مانگەی پاش ئەو مانگەی $3000 بە سەرف کرایە زۆرە خوارقەمی جوتیارم لەوە برا. باشە باوکەجیان بەسەر چاو غەڵەتەکەیە. فەرم باوکەجیان. بەڵێ هەنار خان. جوتیار من عارفم. بەڵێ کاک عارف. جوتیار لەو مانگەی $3000 سەرف کرایە. سبەی دەیتە دەوام ڕوونکردنەوە دەدەیت یان ئەوە تا ئاخر ڕۆژتە لە کۆمپانیا. نانا قوربان خەمە نەبی سبەینی هەموو تێدەگەینم. باشە کچم چ دز و جەردە هەیە ڕووی لە کۆمپانیەمە کردیە؟ باوکەجیان خەمت نەبێ من خۆم متابعەیان دەکەم. سەفین چۆنە؟ باشە زۆر زیرەکە. باشە لە سبەینە ڕا بیکە بەرپرسی ژمێریاری. باشە باوکەجیان بەسەر چاو. چاوت خۆش بیاوە. لەسەر ئیزنت من دەڕۆم. فەرموو کچم. باشە قوربان. سەلام جوتیار. قوربان ئەو هەموو وەسڵەکانە. جوتیار بەڵێ ساڵێکە لێرە بە پاچی ئیش دەکەی. لەخوای بەزیاد. هەموو سەرماگا موچەی خۆت وەرگرتیە. ئارێ وەڵا. مکافە عەشق وەرگرتیە. بەڵێ. بەس پێم بڵێ لە ماوەی 2 مانگی $3000 چۆن سەرف کرا؟ قوربان ئێ بە خۆت دەزانی ئەو هەموو کارمەندە دوایش میوانی خۆتاکەن دوای ئەوە وەسڵ مەوجودە تەماشا سێری چوو. قوربان ئەوە سەکەی؟ تەلەفۆنەکی دەکەم. قوربان مۆبایلەکە دانێ من خۆمە شتێک تێدەگەینە. ئەوە دامنا. ئەو بەسڵانە هەمووی بە خۆم پڕم کردیتەوە. بۆخۆت پڕ کردتەوە؟ بەڵێ ناچار بووم. لۆ یعنی ئەتوات لێ هات دزی لە کۆمپانیای من بکەی؟ تێدەگەینم ئێستا تێدەگەینم. پێویستم بە پارەی بوو داکە پێویستی بە عەمەلیات بوو. ئەجە کوڕم پارەی حرامە تو داکەت عەمەلیات دەکەی لۆ بە من نەبوو ها؟ لێت خۆش دەبم بەڵام 115 لە معاشەکەت دەبڕم. هەستە بڕۆ دەری ئێستا. باشە خواتان بێژ. جارەشێ غەڵەتی وا دووبارە نەکەیەوە. کاک سەفین
حساباتەکان زۆر ئاسانە ئەوە مەلەفەکانی ساڵەکانی پێشوویە دواتر خەرجیەکانە و داهاتەکە چی لەوە؟ دووبارە و سەربازە گەمژەیە هاتوو مشکلێ بکە خۆم حەلی دەکەم دانشە بخۆندەڵ دانشە بخۆندەڵ کاکە لەوازمان لێ ناینی دەڵی تێناگێت و نەوەڵاوی تێناگات تۆی بڕۆ هەنارە بۆ بانکەم و کێشەکە حەلە بێ کاکەوەیشم نییە بانکی هەناکەم لێکوارم ئیشەکەم پێسپاندرا ئیشی تۆ لە پشت ئەو مێزە ئەوەیە من چی بڵێم تۆ بە قسەم بکەی هەستا هەنارم بۆ کاک بانکەم عارف گوتی ئەسڵان لۆینێ بێتە ژۆرە ناتوان هەر ئیزنت بدەن لە بۆ ژۆرێ باشە هەستە سەفینم بۆ بانکە سەفینت لەچێ هەستە مناقەشە بە هەستە سەفینم بۆ بانکە بۆ ئەوە ئیشی من نییە بێ زەحمەت ئەو ئیشم نییە وشی دیکە خۆیات چیە دەگەدرێت شوێنی کاک سەفین ئەحواڵت کاک سەفین جان من لە دوێنێ چاوەڕێی تەلەفۆن تۆ بۆ تەلەفۆنم بۆ ناکەی زانی تۆ کابراایەکی زۆر سەیری کاک سەفین بە قوربانت بم من یەک تەکلیفێکم لە تۆ کرد ئەدی ئەمن بە خۆم پێم نەگوتی تەلەفۆنت بۆ دەکەم ئێنەت کردو تا ئێستا دەزانی کابراایەکی زۆر بێسەبر و تەحەمل من لە دوێنەوە چاوەڕێی تۆ بڕۆ دەری پێت دەڵێم بڕۆ دەری قەت واستا لێنان باشی هێوی جان باشم تۆ چۆنی؟ باش نیم هێوی بۆ؟ هۆشم دەستی بڕیم قەرار بوو بێتە داوام کەچی 2 ڕۆژە جوابیشم نایەتەوە بەڕاستە؟ بڵێ هۆشەم کەسێکی زۆر ڕێک و پێکە باوەڕ ناکەم ئەوە نەخراپ بێ هێوی جان ئێستا دنیاکە خراپ گۆڕەوە هەرچێ باش بێ لەگەڵت لە ناکاوە گۆڕێت ئەزانین 2 ڕۆژە من ژیانم تێک چووە ئینشەڵڵا خۆی گەورە ئارامن دەکاتەوە دەی منە بێ بڕۆم گیانەکەم کاتێکی تر قساکەینەوە باشە گیانە باش سەلام لە ماڵەوەتەم بکە باشە خۆ حافز فەضلە هەنارخان ئەو وەستەکانە ئەوروپیان سایرشمان ڕەوانی بازار کردووە هەنارخان بۆرە مێشکم ڕۆیشت بوو ئەو وەستەکانە ئەوروپیان سایرشمان ڕەوانی بازار کردووانی بەخۆش ببین هەنارخان مەسەلە چی گرنگەیە؟ چ مەسەلە؟ دەتوانی ئێوارە داوەتی من بی؟ سەبارەت بە چ شتێکی؟ کەچین بۆت باز دەکەم تاو بە خۆشحاڵیەوە دە باشە بە یارمەتیت هەنارخان شتێکی دەمێ پێت بڵێم ئەو پیاوە سەرباز پیاوە شۆندە خراپ نییە ئەو ئەتی خۆش دەوێت ڕق لە دڵ مەبە ئاگری تێبەر بۆ لە بۆت ئەوە بوو ئیشە گرنگەکەت؟ چ خۆشەویستێکە خیانەتێ دەکا ئەو خیانەتی لە من کرد تێدەگەی؟ ڕاستە خیانەتی کرد بەڵام تۆ لێبوردە بە ناکرێت کاک سەفین ئەمن دەزانم تۆ کەسێکی زۆر باشی کەسێکی بەڕێزی بەس ئەگە ئەو هابی خەڵک قوتت دەدەن تێدەگەی؟ هەنارخان هەموو جارێ بابم دەرێ تۆی ڕق لە دڵتان مەچینن لێبوردە بن بۆ شەوان بە ئارامی بخەون سینگتان فراوان بکەن و لێبوردە بن بەس ئەو کات خەڵک ناڵن تۆ لێبوردەی دەڵێن تۆ دەترسێ تۆ کەسێکی ترسنۆکی شتێکەیە دەمێ پێت بڵێم
دەزانی ئەوانەی کە زۆر بیر دەکەنەوە تووشی چەندین ئازار و جەڵتە و نەخۆشیەکان دەبێت چی ئەو سەربازەکەم شێ هاتبەر هەستە وەرە دانیشە وەرە هەنا کاکسە من پێتم وت پێی بڵێ بۆ پێی ناڵێ صبر تحمل فيها يعني ودانش تبو بيوم دبو کاکسەفین من پێتم وت پێی بڵێ ئاواز لێرم مەکە وەک بەشەر پێت گوت بایەسە من ئەوام لەدا يا بيت دڵێ ساکەوت کاکسەفین تۆش خیانەتت لە من خیانەتی چێ؟ تۆش وەکیوی خائینی خیانەتی چێ ئەوە چ بکەم ئەو چ جنۆکەیە لە هەموو شوێنێکی بەدووتە ئەی ئەو شوێنی مە لە چێ دەزانم ئەمە تو زوانم ئەی تۆ لۆ سەعاتێکە لەوێ دانیشتی مەتحەوی دەکەی کاکە مەتحکردنی چ ئەمە دەبێ ئاوەکی بۆ ئاگرەی داکەم پێویست ناکە ێ باشە لەبەر چی؟ نام هەوێ کاکە نام هەوێ کاکە دزانی چیە؟ ئەمن هاتیمە لایەنگۆ ئیش بکەم نهاتیمە ناو کێشەی خێزانەکەنگۆ هەڵ بکەم تێگەیشتی؟ کاکسەفین ببوورە من زۆر عەسەبی بووم تەوە حەق بە تۆیە بتوانی بڕۆی چەند جار پێم گوتی تەماشا ئەلبومانە مەکە ئاخر خەفەتی پێ دەخۆی دوای من ئەلبومانم شاردبووەوە چێ دایتێ دەستی تۆ لەیلا لێگەڕێ کوڕی خۆم ئەو خەتای نییە خەتای خۆمە بە خۆم ئەلبومەکەم بینایە سەفی با بکە جۆرە با بدەڕا بکە هەم دەزانین بە تەماشای ئەلبومانە دەکەم هەر لاپەڕەکی ئەلبومانە هەڵدەدەمەوە کۆمەڵێک هاوڕێی بۆ وەفام بەبی دێتەوە کۆمەڵێک خەرکی جوانم بەبی دێتەوە لە سەردەمیما ناوەکو ئەو سەردەمە ئێستا ئەو برادەرانە هەمووی دووڕوو حەسوود چاو نەفەس پیس نەخۆش سەردەمی وەفا و دڵسۆزی بوو سەردەمی خۆشەویستی نیشتیمان بوو ئەمە هەمومان نیشتیمانمان خۆش دەویست ئەمە دەبووینە پێناوی ئەو نیشتیمانی جانی خۆمان بەخت بکەین نەک وەکوی ئێستا هەندێک کەس هەیە باسی نیشتیمانی لۆبکەی هەر گاڵتەی پێدێ کوڕەکەم یاڵا سەری خۆتان بوانە مێشێنن هەستە خواردنەی خۆشم لەوام دەکەین هەستە با بچین بیخۆین هەستە بابەجان خۆ دەزانی لەوەتی دایکم مردووە هەر تۆ خواردن دروست دەکەی چییە؟ سیقەت بە من نییە من خواردن دروستکەم؟ نا بابەکەم نا کەس هەیە سیقەی بە کچی خۆی نەبی خۆم دەزانم دەستایش زۆر باشە بەس ئەوە بە بیستی خۆمە حەز دەکەم ئەم خواردنتان لۆ حەزر بکەم ئەگەر ئەنگۆ بابی خۆتان خۆش دەوێ کوڕەکەم هەوڵ دەم سەرکەوتوو من لە ژیان مەیە لە قسە و قسەڕووکی خەڵکیمان بێتە سەری ئەوە ئاواتی منە بەوەی خزمەتی من دەکەن واز لە خواردنی بینەوەی و باتان بەجێرن هەتا ئەمن مابم پشتین گۆمە هەرچی بتانوێت لە پشتان وەستایمە باشە؟ بێ ئابڕوو ئەتۆ دایک و خوشکت نییە هەی بێ ئابڕوو چۆن جورئەت دەدەیە خۆت بێ لە ماڵی ئافرەتێکی نامەحرەم ئێستا کەس خواردنەکی باشم حەزر کرد دەستە با بڕێندەی بانانی بخۆین باشە بابەجان
بابا بابا من استاديوم بس خذ تاخير مكبرة ولا كسر. الو سفين بفريا ورا چی بوا؟ سرباز صادق مامانو سرباز؟ زود خواه نمکشتکا ادی بابت لمارنی ها؟ اگه ملا بدلموی ندادو باش استادیوم باش خوازم نکبا الله باوکە جان چی لێ ناوە بچم ئەوەی ئەو حەستان لێیە برنج و مەرەگە دەستەکانە خۆش بێت دەبڕۆ دانیشن ئێستا خواردنەکەتان لێ نانا شتی وانێ مادام تۆ دروستت کرۆ من خواردنەکان تێکەم تۆ بڕۆ دانیش قبول الو ها هنا سبو تو هرمه گەیشتی؟ هێشتا لێ مایە؟ بەڵێ لێرەیە دایخەوە استادیوم باش زوومە أنا لەگەڵ تۆمە و دەرگای بکەرەوە. الو هەنا هەلو دەرگەی ناکەیەوە کوڕە دەرگەی چی؟ ئەم چۆن دەتوانم لەو حاڵیدا بم دەرگای لە تۆ بکەمەوە؟ چێ؟ باش هەموو کو بێمە ژوورێ بەسەر دیواریکەوە زوو بە باشە سەرباز ئەو چەکەی لێرە سەفین تۆ چیەکەی لێرە؟ ئەدوو چەکەی لێت تۆ چیەکەی لێرە؟ من هاتیمە شەرەفی هەناری بپارێزم بۆ من چیم لێرە؟ من شەرەفی ناتوان پارێزم. نەخێرە تو هیچی بینی سەفین لەگەڵ تۆمە جارێتر تەداخولی ئەو ماڵە مەکە. سەرباز ئەی بێرە وشت سەفین تۆ من بگیاڵێ تۆ لە من بگیا ئەو شەرەفی منە و تەداخولی شتی خێزانی مەکاڵێم. دەبی تەعەدای لێ بکەی تۆ هاتەوە ماڵ نەکمن من هەنارم خۆشەوێت تێگەیان نا. ئێوە چی دەکەن لێرە؟ مامە سەفین چیەکا لێرە؟ سەربازە تو چی دەکەی لێرە؟ کاک عارف هەنار تەلەفۆنی لێ کردم گوتی سەرباز هات دەمانە تەعەدا لێ دەکا ماما بێدەنگ بە ماما ئەدەب کاک عارف بێت دەکەم دەدرۆ ناموسی من درۆشە کاک عارف بشواتو ماما هەنار کچم هەنارە دەرکەیتەوە بیکەوە بەجوولێ ها بڕوا بکەی ڕا بکەی وەرە کچم هەوڵ هاتێ هێرا باوکە دەویست عەدالەم بکە هەنارەکەم بێناموس بێشەرەف ڕۆ چنە باوکە لێگەر باوکە باوکە تو خۆ دەرگای بکە باوکە تو خۆ